induced electric field تماشاکەن لێرەدا ئەگەر سیر بکەن ئێمە مەگنەتیک فیلدێکمان هەیە کە ڕوولە ناوەیە و تەلێکیشماندانەوە تەلێکی باسنەی کاتێکە تۆ مەگنەتیک بڵێن مەگنەتیک فیلدەکە بگۆڕێ بەپێی تایم گۆڕانکاری بەسەرا بێ هیچ شتێ بەڵێنێرە من نییە هەموو شتێ وەستاوە بەس تۆ تەنها مەگنەتیک فیلدەکەت ئەگۆڕی یعنی بی ئەگۆڕێ کە بیگۆڕە یعنی فلۆکس ئەگۆڕێ کە فلۆکس گۆڕا یعنی چی لێرە دروستە بێ تەزوو دروستە بێ تەزوو چییە؟ تەزوو بریتە لە جوڵەی بارگەی کارەبایی کەوابوو لەسەر ئەم تەلە تۆ چیت هەیە ئەلکتریک فیلدت هەیە ئێستاکانە ئەلکتریک فیلدەکە ئەم تەلەکە لابە تەلەکە لابەی هەر بڵێن ڕێ لەسەر ڕێژکە کە تۆ ئەلکتریک فیلدەکەت هەر هەیە چ تەلێدا بنی چ تەلێداننی بەهۆی ئەوەوە کە تۆ مەگنەتیک فیلدەکەتە گۆڕێ ئەلکتریک فیلدەکە دروستە بێ باشە ئێستاکانە سیر بکەن بگەڕین بۆ وۆرک تۆ ئەسەن ئەمە ئێستاکانە تۆ ئەمە ڕێچکەیەکەوە لە نەزەرمان ناگرتووە لە هەموو شوێنە ئەلکتریک فیلد هەیە بەهۆی ئەوەیە مەگنەتیک فیلد دەگۆڕێ لە هەموو شوێنە ئەلکتریک فیلدمان هەیە ئێستاکانێ تۆ ئەمە بەشەی فەرزی هەر سەر ئەمە داهێنین باش ئەمە لە نەزەرهاگرین ئەلکتریک فیلدەکان کە بەم شێوازە بڵێن لێکەوتن لەسەر ئەو ڕێچکە بارگەیەکی Q0 لێرا دابنین باشە کە تۆ ئەلکتریک فیلدە هەیە یعنی ئیپسیلۆنەکەت هەیە ئەلکترۆمۆتیڤ فۆرسەکەت هەیە ڤۆڵتێکەت هەیە بارگەیە لێرا دابنین ئەما ئەوێ بەهۆی و بارگەکە لەسەر ئەم ڕێچکە بگۆڕێ بارگەکە بگۆڕێ یعنی وۆرک ئەنجامە بێ وۆرکێ لێرا دروستە بێ باشە ئەم وۆرکە یەکسانە بە چی؟ یەکسانە بە هێز کەڕەتی ئەو مەودایە کە ئەیبڕێ هێزەکەی تۆ چییە؟ ئی کەڕەتی Q0ە وانە مەوداکە کە بڕیوەتی چەندێکە 2PR کەوابوو وۆرکەکەی تۆ ئەکاتە چی؟ هێزەکەت کەڕەتی ڕێچکەکە 2PR کەڕەتی EQ0 ئەگەر وۆرک بێری دابەشی Q0کەی بکەیت چی تایاتێ ڤۆڵتیەکە تایاتێ کە هەر ئەلکترۆمۆتیڤ فۆرسەکەمانە یعنی ئیپسیلۆن یەکسانە بە E2PR ئەمە W بوو ئەمە Q0 بوو هەردوو لامان دابەشی Q0 کە لێرە ئیپسیلۆن مایەوە لەم سەرش E2PR مایەوە ئەمە تۆ ئەتوانی بە ئاسانی ئاوا بینوسین یان بڵێن ئەگەر ئاوا نووسیوە نەتوانین بگەین بەوە 2PR بڕیتە لە ڕێچکەکە باشە DS ئەنتیگرالی DS یەکەش هەر یەکەیە E.DS چونکە E و DS تونن لەسەر یەک ئەنتیگرالی لێبەگرە دەکەوێتەوە بە E2PR ئپسیلۆن خۆ یەکسانە بەچی؟ یەکسانە بە ماینەس دی وای لەسەر DT گۆڕانی فلۆکس فلۆکسەکە وتمان ڕووبەرەکەمان ئەمەیە باشە و لە هەمان کاتیشە کەڕەتی بڵێن دیبی بە دیتیشمان هەیە ینی بی ئەگۆڕێ کەوا بوو فلۆکسە گۆڕێ کەوا بوو ئەنتیگرالی لەسەر ئەم ڕێچکە ئەو بازنێنی لەسەر ئەم ڕێچکەیە ئەست باسکە داخراوە EDS یەکسانە بە ماینەس DB لەسەر DT ئەمە یەکێکە لە یاساکانی ماکسوێل چوار یاسای ماکسوێلمان سێ یاسامان پێشتر دۆزیەوەتەوە باس کردووە ئەمە چوارەم یاسایەتی ئەمە لە ئاخیری ئەم دەرسا بە ڤیدۆیەکی جا باسییانەکەم ئەمەیە باشە یعنی ئەمە یاسایەکی تری ماکسوێلمان دۆزیەوە کە ئەم یاسایە بەهۆی چیەوە دروست ئەم ئەلکتریک فیلدە بەهۆی گۆڕانی مەگنەتیک فیلدەوە دروستە بێ چکە لێرە ڕووبەر کە ناگۆڕێت تەنها چیە گۆڕێ؟ بیە ئەگۆڕێ بی کە گۆڕا فلۆکسە گۆڕێ فلۆکس کە گۆڕا ئی دروستە بێ شتەیە کە لێرە زۆر گرینگە ئەبێ ئاماژەی پێ بدەین ئەویش ئەمەیە ئەلکتریک فیلدێکە لێرە دروستە بێ ئەلکتریک فیلدێکە بەهۆی بارگەی وەستاوە دروستە بێ کۆنسێرڤاتیڤە پارێزراوە یعنی بەپێی کات ناگۆڕێ بەڵام ئەلکتریک فیلدێکە لێرە دروستە بێ نان کۆنسێرڤاتیڤە ئاگادار بن نان کۆنسێرڤاتیڤە ئەلکتریک فیلدێکە بەهۆی مینۆ دروستە بێ نان کۆنسێرڤاتیڤە نان کۆنسێرڤاتیڤ بوو یعنی چی؟ یعنی پەیوەندی بە هیچ پۆتەنشیۆلێکەوە نیە ئەمە بە
ئەمە ڕوونترکەینەوە تماشاکە ئێمە ئازانین کاتێکە تۆ لە بینی دوودانە لەسەر ڕێچکەیە لەسەرینێ ئەمسەر وڵتیە بی بێ ئەمسەر وڵتی ئابێ جیاوازی ئەم دوو وڵتیە یەکسانە بێ بەچی بە ماینس کارێک کە ئەنجامە درێ پارتیکلی کیۆزیرۆ لە ئێ برێ بۆ بی ئەمەیش وەکە زانین یەکسانە بەما ئەمە لە چاپتەرەکانی پێشوە هەیە ئێ بۆ بی ئی دی ئس ئێستاکانە حاڵەتێ لە بەرچاو بگرە ئی و بی یعنی یەکشت بن یعنی ڕێچکەیەکی داخراو بێ یعنی بی ئێ یەکسان بێ بە بی بی ئەو کات ئەم ئەنتیگراڵا کاتە چی ئەکاتە سفر باشە ئەمە بۆ کەیە بۆ کاتێکە تۆ ئەلکتریک فیلدەکەت بەهۆی بارگەیەکی وەستاوە دروستە بێ ئەمە کاتە ئەمە کاتە سفر بەڵام ئەگەر بەهۆی بارگەیەکی وەستاوە دروست نەبوو ئەلکتریک فیلدەکەت بەهۆی گۆڕانی مەگنەتیک فیلدەکە دروست بوو ئەمە یەکسانە بێ بە ماینەس دی بی لەسەر دیتی کەەوە بۆ جیاوازی بکە کاتێککە تۆ بارگەی وەستاوت هەیە ئەمە یەکسانە بە سفر بەڵام کاتێ مەگنەتیک فیلدە هەیە کە ئەگۆڕە پەیتایی ئەمە یەکسانە بە ماینەس دی بی لەسەر دیتی ئەم ئەلکتریک فیلدە کە بەم ڕێگە دروست ئەبێ نان کۆنسەرڤاتیڤە نان کۆنسەرڤاتیڤە یعنی چی یعنی پەیوەندی بە هیچ پۆتەنشیەلێکەوە نییە ئەلکتریک فیلد یەکسان بوو بە داتاشراوەی پۆتەنشیال دابەشی بە پێی ئێکس وانە بوو ئی یەکسانە بە ماینەس دی وی بە دی ئێکس بەڵام ئەم ئەلکتریک فیلدا بە هیچ شێوەیە نابەستێتەوە بە هیچ پۆتەنشیەلێکەوە بەمە ئاڵێن نان کۆنسەرڤاتیڤ پارێزراو نییە کۆنسەرڤاتیڤ ئەوەیە کە بە بارگەی لە بارگەی وەستاوە دێ بە پەیوەندی بە پۆتەنشیەلێکی کارەباییەوە هەیە بەڵام ئەم پەیوەندی بە پۆتەنشیەلێکی کارەباییەوە نییە نان کۆنسەرڤاتیڤە پەیوەندی بە چیەوە هەیە بە مەگنەتیک فیلدەوە هەیە مثالێکەیە ئەمە تۆزێکی کە پێتانە